بەڕێز شێخ نیاز ناقشبندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سەبارەت بە ئەنجامدانی مامەڵەکانی حەج و عومرە لە ڕۆژانی پشوودا لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. بەڕێز شێخ نیاز، ینی ئەم مامەڵەی کە لە ڕۆژانی پشوودا ئەکرێت تا چەندە وا دەکات پرۆسەی بە جێگەیاندنی حەج باشتر بێ؟ بەناوی خوای گەورەی میهرەبان، سەرەتا زۆر سپاس لە بۆ بەڕێستان لە بۆ ئەو دیدارەوە، سڵاوم لە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی 24. لە ڕاستیدا لە ڕۆژانی پشووی ئێستا کە سەرجەم فەرمانگەکان جگە لە هەندێک ئەو فەرمانگانەی کە خزمەتگوزاری پێویستن لە ئەرکدانا، فەرمانەکانی حەج و عومرەی هەرێمی کوردستانیش لەو پشوەدا ئێستا لە ئەرکدان بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان بە ئامانجی ئەوەی بە زووترین کات مامەڵەکانی هاوڵاتیان تاوا بکرێت، چونکە ئێمە مەحکومین بەوەی کە پێویستە لە دەرفەت لە ماوەیەکی زوو دەبایە پێش سەری ساڵ بەڕاستی ئەو مامەڵانەمان تاوا کردبایە و پاسپۆرت و مامەڵەکانمان خستبایە سەر سیستەم لە بۆ بەغداش بیخاتە سەر سیستەم لە بۆ وەزارەتی حەجی سعودیە. ئەوجا درەنگ کەوتینە، چکە سعودیە ماوەی 2 ساڵە سەرجەم وڵاتانی ئاگادار کردوێتەوە دەبێت پێشوەخت هەموو ئامادەکاریەکانی حەج تەواو بکرێت. ئەوجا ئێمە شان بەشانی وڵاتانی تر عێراقیش پێویستە ئامادەکاریەکان زوو تەواو بکەین، بۆیە داماننا تەنانەت لە ڕۆژانی پشوش سەرجەم فەرمانگەکانی ئێمە کراوە بنووکو ئاماژدان پێدا لە پارێزگا و لێدارە سەربەخۆکان و بەڕێوەبەر و بەرپرس و کارمەندانی حەج و عومرە لە ئەو شوێنانە لە ئەرکدا دەبن بۆ ئەوەی لە ماوەیەکی کورددا بتوانن مامەڵەی هاوڵاتیان کۆتایی پێبێن و ڕای ئیشەکانیان بکرێت بە ئامانجی ئەوەی گەرانتی چوونی حەجی حاجیانی هەرێمی کوردستان بکەن ئینشاءالله بۆ ساڵی 2025. زۆر باشە. پاڵپشتی سەرۆکی حکوومەت تا چەندە هاوکارە بۆ پرۆسەکە؟ لە ڕاستیدا جێگای خۆیەتی و جێگای خۆشحاڵیە، ینی بە بەراورد بە ساڵانی پێشووتر ئەگەرچی لە ساڵی ڕابردووش حکوومەت هەرێمی کوردستان بە هەمان شێوە بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە بڕی نزیکەی 3 ملیار دینار هاوکاری پرۆسەی حەجی هەرێمی کوردستان کرا، بەڵام ئەوەی ئەو ساڵ کە جیای دەکاتەوە بەڕاستی دامەکە زۆر گەورەترە، بریتە لە 4 ملیار و 200 میلیۆن دینار بە شێوەیەک ئەو هاوکاریە تەوزیع کرا. ئەوانەی کە بە فڕۆکە دەڕۆن هەر حاجیەک لە هەرێمی کوردستان بەڕی 665,000 دیناری بۆ دانرایە و هەر حاجیەک کە بە وشکانی دەڕوات بڕی 864,000 یان 5,000 لە بۆی دانرایە، واتەوانەی بە وشکانی دەڕۆن دامیان زیاتر کرا لەوانەیە کە بە فڕۆکە دەڕێنی ئەو پارەیە ڕاستەوخۆ لە بۆ حاجی دابین کرایە. ئەگەر ئەو پشتیوانیەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت نەبا بەڕاستی هەر حاجیەک لە هەرێمی کوردستان ئەگەر بە فڕۆکە سەفەری دەکرد دەبوایە 7,664,000 دینار تێچووی حەجی بدات، و ئەوانەی کە بە وشکانیش دەڕۆن هەر حاجیەک دەبوایە 6 ملیۆن و نزیکەی 300,000 دینار بدات، بەڵام بەو 306,000 تقریبا بەس بەو دامەی جەنابی سەرۆکی حکوومەت هەر حاجیەک دەبێ ینی ئەو دامەی بەردەکەوێت و ئەو سوودە دەبینیت لەو دامەی کە بەڕۆژ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان پێشکەشی بە حاجیانی هەرێمی کوردستان کردێت بۆ حەجی 2025. زۆر باشە. بەڕێز شێخ نیاز، هەر کێشەیەک لە حەجی ئەم ساڵ ڕووی داوێت، چۆن هەوڵتان داوە بۆ حەجی ساڵی 2025 چارەسەری و کێشانە بکەن؟ کێشەکان هەمووی چارەسەر بووە، پرۆسەکە پێشبینیتان چییە؟ باش بەڕێوەچێ بۆ ساڵی 2025 بەپێی ئەو ڕێکارانێکی سێگرتوتانەتە بەر؟ ئینشاءالله ئومێدمان وایە خوای گەورە پشتیوانمان بێ بە جۆری ئەو ڕێکارانەی کە گرتومانەتە بەر حەجی حاجیان هەرێمی کوردستان ئەو ساڵ حەزێکی جێگا ڕەزامەندی حاجیان بێت. چەند جار دووپاتم کردوێتەوە وتومانە حەج بۆ خۆی پرۆسەیەکی زەحمەت و ئەستەمە،
پرۆسەیەکی بەماندیبوونە چونکە حاجی لە سعودیە کە دەڕوات وڵات خۆی بەجێدێریت کەش و هەوای دەگۆڕێت خەوی دەگۆڕێت خواردنی دەگۆڕێت تەندروستی وەکو پێویست نابێت ماندی دەبێت شەکەت دەبێت چەند شەو ڕۆژێک هەر لە ئەرگدا ناخەوێ لێ زۆر بە ئەزیەت و ئازارە بەڵام بەڕاستی ئەوەی ئێمە کردومانەوە ئەوەی وەزارەتی ئەوقاف و باری ئاینی هەوڵی لە بۆدایە بەڕێز وەزیری ئەوقاف و باری ئاینی و ئەو دامەی کە جەنابی سەرۆکی حکوومەت پێشکەشی بە حاجیان هەرێمی کوردستان کردێت تەسەووڕ دەکەم لە بۆ حەزی ئەم ساڵ حەزێکی جێگا ڕەزامەندیان بێت و ئەو شوێنەی کە لە بۆیان گیرا لە شاری مەککە و ئەو شوێنەی کە لە شاری مەدینە لێی دەمینەوە و ئەو خواردنێک کە لە بۆیان عقد کرایان گرێبەستکرایە خواردنیان لە بۆ دابین بکرێت سێژەمە تەسەووڕ دەکەم ئینشاءالله دەبێتە جێگا ڕەزامەندیان و حتمما ئەو پرۆسە گەورەیە کەم و کوڕیش کەم و کوڕی دەبێ بەڵام هەوڵماندا ئینشاءالله کەمترین کەم و کوڕیمان هەبێت هەوڵماندایە زۆرترین ڕەزامەندی حاجی و زۆرترین خزمەتی حاجی هەرێمی کوردستان بکەین. زۆر باشە بەڕێز شێخ نیازانی کێشەیەکە بوو ساڵی ڕابردوو ئەم ساڵ 2024 بۆ حەجی ئەم ساڵ کێشەکە بوو کە فیزە یەک ساڵی بوو ئەمە هەندێک لەو حاجیانێک کە بە فیزە یەک ساڵی سەردانیان کردبوو لێ تووشی گرفت هاتبوون و هەندێکیان گیانیان لە دەستدا بوو بۆ ئەم ساڵ چۆن هەوڵتان داوە ئەوە نەمێنێ چونکە ینی ئاسان ناتوانن هاوکاری ئەم جۆرە حاجیانە بکەن کە بە فیزە یەک ساڵی ڕۆ. ڕاست دەفەرمی ساڵی ڕابردوو ئێمە حاجی فەرمی 4685 حاجی هەرێمی کوردستان بوو بەس ئەوانەیە کە بە ڤیزە جۆرەکان هاتبوون نزیکە 200,000 حاجی خەڵکی هەرێمی کوردستان بە ڤیزە جۆرەکان هاتوو بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ سعودیە پار لەگەر ئەو ڕێکارەتوندانەی گرتیە بەر بەڕاستی نەیتوانێت سێتەڕە بەسەر باردۆخەکەدا بکات بۆ هەموو باسە و نێردەکان گرفت دروست بوو بەتایبەت لە بۆ ئێمە شەکۆ هەرێمی کوردستان گرفت دروست بوو کە نەمان دەتوانی بە پیر ئەو هەموو داواکاری خەڵکە بچین کە ئەو هەموو کەم و کوڕیەوە ئەزیەت و ئازار و پەرێشانیان هەبوویان ئێمەوامان لێ هاتبوو حاجیانی خۆمانمان لەبیر چوانە کە ئێمە بردبووماوەکو حکوومەت خەریش گرفتی و حاجیانە بن کە بە ڤیزە جۆرەکان هاتبوون تووشی مەشاکلوانە دەبن دەبا بەهانانەوە بچین خەڵکێکیان لێ بر خەڵکێکیان نەخۆش بوو خەڵکێکیان کەتە سزن و ینی گیرا خەڵکێکیان نەیتوانێت هەر حەز بکە خەڵکێکیان ینی دیپۆر کرانەوە ئەزیەتیش زۆر بەڕاستی خەمێکی گەورە بۆ ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە ئەو ساڵ لە بینین عەربستانی سعودیا هەڵسا بە ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی ئەو حاڵەتانی ئەوەی ساڵی پار بوو جارشتر لە عەربستانی سعودی دووبارە نابێتەوە خەڵکێک بەو لێشاوەوە بەو ینی بێ بەرنامەیە بڕوات بچێ حەز بکات بەڵکو ئەو سا دەبێت ئەو کەسانە حەز بکەن کە فعلەن ڤیزەی حەزیان هەیە و ئەو ڤیزە جۆرانەی پێشتر ساڵانی پێشتر کە زۆر بە ئاسانی ینی ئەو ساڵی ڕابرد زۆر بە ئاسانی خەڵک دەستی دەکەوت ئەو ساڵ ئەوە نەما و هیچ ڤیزەیەکی ئەوەی ناویان لێدەنا مەسەڵەن ڤیزەی متعەدیدە یان ڤیزەی زیارەی شەخسی یان ڤیزەی ساڵی ئەوانە زۆر بە زەحمەت کرایە ئێستا ناتوانرێت ئیلا لە بۆ خەڵکێک کە فعلەن لە بۆ ئەهلی خۆیانی بەوەی کە ئەهلی اختصاص یان ئەهلی کارە لە بۆ ئەوانە ڤیزە دەردەستیانی ئەو ئازادی و ئەو بێژمارەی کە ساڵی ڕابردوو بوو جارێکتر نەک هەرێمی کوردستان هیچ شوێنتر ئەو شتە نابینتەوە ناتوان بەو شێوە حەز بکەن. بەڕێز شێخ نیاز نەخشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.